بسم الله الرحمن الرحيم. اللهم يا ربنا لك الحمد حمدا كثيرا طيبا مباركا فيه. اللهم يا ربنا لا نحصي ثناء عليك أنت كما أثنيت على نفسك، فلك الحمد حتى ترضى، ولك الحمد إذا رضيت، ولك الحمد بعد الرضا. اللهم صل وسلم وبارك على أشرف خلقك محمد عبدك ورسولك، وعلى آله وأصحابه وأمته إلى يوم الدين. اللهم يا رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. اللهم آمين. برا خۆشەویستەکانم، السلام عليكم ورحمة الله وبركاته. داواکارم لە ذاتی ئەڵڵا جەزای بەخێری ڕێخەری ئەم کۆبوونەوەی و ئەم ئێوارە خوانە بداتەوە و ئەم جێگەیەش ئاوەدان کا بۆ خاوەنەکەی و جەزای بەخێری خاوەنەکەشی بداتەوە کاکە یاسینگیان. و من خۆشحاڵم لە خزمەت جەنابتانە. جەنابی مامۆستا ڕەنج وتی کۆمەڵێ گەنجی دیندار و خواناس و کاسبی ئەم شارە کە تالیبی ئەوەن خۆیان لە پاروی حەرام بپارێزن و پاروی حەڵاڵ بەدەست بێنن دەوێن ضرورە کە قسەی خێری تیا بکرێ. من حەزم کرد هەر وتار نەبێت، وتم با مامۆستا بۆچی هەر نەیکەین بە پرسیار و جواب، ئەم خەڵکە لەوانەیە لە بازاڕە معامەلەتان هەیە، ئیشتان هەیە، زیاتر کاتەکە بۆوە بکوژین. زۆر کات لە جەنابتان ناگرم، وتاری وتارانە نادەم، ئەمەی کە خوتبەی و سەرمین بەرۆمانە، بەس ڕوونکردنەوەیەک بۆ جەنابتان لە دینداریە، لە خواناسیە، لە عیبادەتکردنە حاوەلە بکەن کاری دینداریەکە دینەکەی خۆت وەکو بینایە بێتە بەرچاوت، وەکو بینایەک. چۆن ئەو خانووی کە دروست کردووە، خۆت دروست کردووە، ئەو ماڵی کە تیاژیت بناغەیە کە داناوە، دیوار دروست کراوە، سەقفی لەسەر دانراوە، لە پاش ئەمانە بناغە و دیوار و سەقف دەرگا پەنجەرە حەوشەی هەیە، دەرگای دەرەوە هەیە، دەرگای مەدخەلی هەیە. جا لە ناو ماڵەکەیە پێویستی بەچیە، ئەمە مەخسەل و ئەمە فێنک کەرەوەی و ئەمە گەرم کەرەوەی و ئەمە پێداویستەکانی ناو ماڵ. ئەم دینەی کە پێی بەتەمای بەم دینەوە بچیتەوە بەردەمی خوا، بەتەمای بەم دینە ڕزگارە بێ و سەرفرازی دنیا و قیامەت بی، وەکو بینایە بێتە بەرچاو مەعامەلی لەگەڵا بکە. چۆن هەنگێک کار و کردەوەمان هەیە بناغەیە، ئەگەر ئەو بناغەیە نەما دینەکە ئەڕوخێ، ماڵەکە ئەڕوخێ. ئەتوانی تەسەوری بینایە بکەی بناغەی نەبێ؟ ئەخر ناوەستێ. تەسەورەکەی بینایەک دیواری نەبێ؟ ئەسڵەن ئەگەر خەلەلێک کەوتە دیوارێکەوە، لایەکی دیوارێک ڕووخا، خۆی بۆ خۆی خەتەرە. جوارە دیوار بەبێ دیوار سەقف لەسەر چی دانەی؟ هەنگێک کار و کردەوەی لەم دینەیە بەرامبەر دیوارە، بەرامبەر بە بناغەیە، بەرامبەر بە سەقفە. بەلادانی ئەوانە بیناکە لە خانوێتیەکەوێ، بەلادانی ئەوانەش لە دینەکە تا تۆ لە دینداریەکەوی، لە ئیمانداری و لە موسڵمانێتیەکەویت. هەنگێکی کەش هەیە بۆ جوانکاریە، ئەگەر هەبێت ماڵەکە و جوانەکە، ئەگەر ئەو شتانە هەبێت دینەکە و جوانتر و بەقووەتر و بەهێزترەکە، ئەگەر نەشبێ ئەلم قسەیم تێبگەنەڵم چی. خەڵکێکی لای ئێمە هەیە ملی لە هەنگێ شت ناوە، نازانێ ئەم کارەی کە ئەیکات لە دینداریە وەکو دیوار و وەکو بناغە وایە. لای ئەم زۆر بە شتێکی بەسیط گرتوێتی، زۆر بە هەوانتە گرتوێتی، ئاگای لێ نییە ئەگەر ئەم شتە تێک چوو بیناکەی ناوەسێت ئەڕوخێ. گرنگی داوە بە هەنگێشتی کەمالیات کە بە نەبوونی ڕاستە نوقسانیەگە بێ، بەڵام دینی پێ نادۆڕێت. ئەم نمونێتان بۆچی بۆ دێنمەوە ئاوردیەکەمەوە؟ برا بەڕێزەکانم، ئێوە کاسبن، کاسبیەکەن،
هەڵیە پارەپەیاکردن هەیە وەڵڵاهی وەکو ئەو وایە کولی ڕۆژێ تۆ ماڵەکەت بە چەقش و بە پاچ بە نوێڵ کاولی کەیت و بیڕخێنی یا بڵێم وەکو ئەو وایە ئاگرێکە و هەموو ڕۆژەی هێنیتە ناو ماڵەکەت و ماڵەکەت ئاگر تێبەرەی کەسێ ئاگر بێنێتە ناو ماڵی خۆیەوە ماڵی خۆی ئاگر تێبەرە واللهی ئەو پارۆ حرامەی کە ئەیهێنیتە ناو ئەو ماڵەوە ئەو کاسبی حرامەی کە ئەیکەیت ئاگرایکی بە قورگی مناڵتە ئاگرایکی بە قورگی خۆتە ژیان لە خۆت تاڵەکەی ماڵی خۆت پڕ لە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرموو ئەیوو خەڵکێک دێ داوای پارەی زەکاتم لێکە داوای خێر و سەدەقاکە ئەڵێ محتاجم بە قسەی شیرین و بە زمانی لوس قەناعەتم پێکات کەوا بالفعل محتاجە و زەکاتی پێشێ منیش لەو ماڵی خوایە کە کۆبووەتەوە لەو زەکاتە ئەی دەبێ بەس وەڵڵاهی ئەگەر مستحەقی نەبوو کە ڕۆی ئەوە بەس پشکۆ ئاگرە بردوێتەوەی کاتە ناوسکیەوە پشکۆی ئاگرەوە ئیباتۆی خاتە ناوسکیەوە ئەمە کابرایە کە چۆ تۆزێ داوای زەکات دەکات لە فەقیر حاڵیە گەر مستحەق نەبوو بابای کاسب بابای تاجر هەڕەشەی وا هەیە لەسەر ئەم قەزەیەی کە تۆ ئەیکەیت چونکە مەعامەلەکردنە لەگەڵ خەڵکە پێغەمبەر صلی الله علیه و سلم باس دەکات یەکێ لەو کەسانی کە ڕۆژی قیامەت خوا نەڕووی ڕەحمەتی تێ ئەکا نە قسەی لەگەڵا ئەکا نە لە گوناح پاکی ئەکاتەوە بە نەوعێ لێی تووڕێ و غەزەبی لێگرت و خوا پەنامان بە یعنی تەسەور ناکرێ ئەفەرمێ زەلامێکە سوێنی لەسەر کاڵایەک خواردۆ بۆ کابرای مشتەری خوا گەدارە ئەوە پیاوە وەڵڵاهی ئەوە پیاوە ئەو نەکەوتۆ لەسەر من درۆژەکە تۆ بەمە وان لە خۆ کرد ئەم خانوەزەی کە تۆ دروستی کرد ڕوو خانووتە برام کە تۆ خوای گەورە ڕۆژی کامە ڕوو ڕەحمەتت تێ نەکا و قسە لەگەڵا نەکا و لە گوناح پاکی نەکاتەوە گەورەترین عەزابە بۆ دانێ تۆ چیو کرد ئاگال لە خۆتە ئەی نوێژەکە و ئەی ڕۆژۆکە و ئەی دابرا بەڕێزەکانم گوناح سێ جۆری سەرەکی هەیە جۆرێکیان خوا پەنامان بە هەر بناغە و دیوارەکەیە بەبێ ئەوە هیچ ناکرێ ئەویش قەزەی ئیمانە ئەوەی ئیمانی نەبوو ئەوەی کەوتە کفر و شیرکەوە خوا پەنامان بە ئەوە تیاچووە لەناو ئەم کفر و شیرکەشە وردەکاری ئێجگار زۆرێک کە من لێرە باسیەوە ناکەم چونکە ئەمە هەرگێک کفر هەیە کفری ئاشکرایە هەنگێکمان هەیە شیرکی ئاشکرایە شەریک بۆ خواپەیاکردن تۆچی لە غەیری خوا بپەرستی یا هاوار لە غەیری خوا بکەیت عیبادت بۆ غەیری خوا بکەیت بەڵام شیرکیشمان هەیە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ مێلوورەیەکی ڕەشی ورد لە شەوێکی تاریکە لەسەر بەردێکی ڕەق کە ئەڕوا چەند گوێ لە چرپەی پێێتیڵە وەڵڵا نەوع شیرکیشەیە ئاواهیە ئەخەف من دەبیب النملة السوداء على الصخرة الصماء في الليلة الظلماء ئەگەر لێ ینی مێلوورەیەکی بچکۆلە بەسەر بەردێکان بڕۆ کەس گوێ لە چرپەی پێێتیڵە جۆرە شیرکەیە ئاوا پەنهانە لەبەرەوە ئەبێ ئاگال لێی بێ گەورە و بچووکەکەی لە قەزیەی گوناحەکانی ئەمە جۆرێکە لە گوناح جۆری دووەمیان گوناحی بینی خۆمان و خوایە گوناحەکانی بینی خۆمان و خوا دوو جۆرن ئەوانیش جۆرێکیان گوناحی گەورەیە خوا پەنامان بە زینا خوا پەنامان بە عەرە خواردنەوە خوا پەنامان بە کۆمەڵی گوناحی دێ ئەمانە بینی خۆت و خوایە بەس لە گوناحە گەورەکانە ئەمە پێویستی بە تۆبە و غەسڵی خۆت هەیە جۆرێکیشی هەیە گوناحی ڕۆژانەی وردەیە خوای گەورە بە نوێژەکە و بە دەست نوێژەکە و بە ئەستەغفیرڵڵاه بەمانە ئەیسڕێتەوە لێو کەواتە جۆرێکمان لە گوناحەکان شیرک و کفر بوو جۆرێکمان چی بوو گوناحی بینی خۆمان و خوا بوو جۆری سێهەمیان کە ئەمەیانە ضەرورە ئێوە ئاگاتان لێی بێ حەقی خەڵکە تۆ بەم ڕۆژگارە مەعامەلە لەگەڵ خەڵکاکەیت بەم ڕۆژگارە مەعامەلە لەگەڵ خەڵکاکەیت تەماتە فرۆشێک کە تەماتە ئەفرۆشێ ئەگەر کیلۆکەی کە دای نابێ بە ئەنقەس 50 غرامی لێکەم کرد بێتەوە یا دەستکارێکی ترازۆکەی کردبێ کاتێک کە بە کێشانە ئەی پێ 100 غرام 50 غرام کەمتر بخوێنێتەوە 10 ساڵە دوکانە هەیە 10 ساڵە بەو کیلۆیە تۆ کێشانە ئەەکەیت
لە ماوەی ئەم دە ساڵەیە چی و کێشاوە بۆ خەڵک ئابەوە ئەو خەڵکە هەمووی لەسەر پردەکە لە ڕۆژی قیامەتە یەخەی تۆگرێ داوای بەشەکەی خۆیەکە 50 گرامەکە و 100 گرامەکەی خۆی تۆ ئاگال لێ چ کردنێکە ناوەتەوە بۆ 50 گرام 100 گرام چی و فرۆشتووە بەو کێشانەیە بەو کیلۆیە هەر هەمووی لەسەر پردەکە داوای ئەو بەشەی خۆیەکە كخواي قولي القرآن فرمي فمن يعمل مثقال ذرة خيرا يرى ومن يعمل مثقال ذرة شرا يرى آخر مثقال ذرة والنابي له تو صغرى مخواردو لكل نفر داما وذاني تشي وكد أبي أقدار بي نالي نمزاني حقي خلق خواه فرمي إلاقي بمنوني لقيامته عدالتي الله وأخوازي یەک مثقال ظلم لە خەڵک کردبێ حەقەکە وەرەگرێتەوە یاتەوە بۆ خەڵکە یەک مثقاڵی ظلم لە تۆ کرابێ حەقەکە بۆ ئەسەنێتەوە خۆت یەکلاکەرەوە بە قوربان اینجا شەیتان دێتە بنکلیشەی کاسب هاوارەکە پێڵێ ورتە شەو ڕۆژ وانەکی لە برسامریت کاکە هەموو عالم ئاوە دەوڵەمەند بووە ئیتر بازاڕەکە هەمووی وایە کور پاروی حەڵاڵ نەماوە ئیتر منیش مەجبورم دێخر ئەگەر وانەکەم چی بکەم هەمووی هەر بەم شێوە ئەیکڕێ هەمووی هەر بەم شێوە ئەیفرۆشێ هەمووی هەر بەم نەوعە لە سینەی هێنێ هەمووی هەر بەم ناوەوە ئەیفرۆشێتەوە لێرە إنما ذلكم الشيطان يعدكم الفقر ويأمركم بالفحشاء أو الشيطان على لا برثامري فقير بي داما هر رفيق كان همو هالتشون يتوجوكو أمك كاكا خراب بكا قولي خلق ببرا نازاني رفتكي بيشتر براوتو حتى ملي خوي بو بشكينيا والله نامري تا آخر باروكا خوا بوي نوثيويت أبي بيخوي إنجامري أوشي رفتي تو نبيت همو ملشكاني دنياي بوكي نايت ورقيتو جيرفاني تو الروم ببازار لقلو دوستو كسوكارة أبينم بیست دوکانی زەڕەنگەر بەڕیسی یەکەوە بەر یەکێکیان بەر ناکێ و خەڵکەکەی ئاوە قەرەباڵق وەستاوە ئەوانی کەش هەر هەموو ئاوە دانیشتون بە مۆبایلەکانیانەوە هیچ کاسبێ نێوی باشی هەر چواردەورەکە بیر ناکاتەوە بۆ لای ئەم وا قەرەباڵغەی باش و خەڵکە بۆ هەرچی یەک جارە چۆ لای ئەم ئیتر ناچێتەوە بۆ لای ئەی بۆ ئەم یەک جارە چێت دە کەسیکەی بۆ ئەنێرێ تۆ کەرەکاکە ڕاست بە لەگەڵ خوا ڕستەکەشی بۆ زیاکە ئەم خەڵکە بە شەیتانە ئەو تۆقێنێ ئەدەوێت سێڵ لە کابرا بکەیت و غرامێ زیاتری لێ بخۆیت و هەژدەی بە 21 پێ بفرۆشیت و شتی خراپی بە هین پێ بفرۆشیت زەلام مەزانم دۆستی خۆم و ڕەفیقی خۆم تەنکەرێکی یەک گاز ئەفرۆشێ گازی ئەگوی کاکرێتە سیارەوە لە دەشتێکی چۆڵا لە کۆڵانێکی گڵە لەویا دایناوە چی سیارەی ڕاقی دێتە لە خاریجەوە دێتەوە ئەمە کە بە گاز ئیژەکە ڕقەمی ئەویان لایە و پرسیاریەوەکەن خوا کاک فڵان لەکوێ حاجی فڵان لەکوێیە بچین لای ئەو گازتێکین ناوێرم چین لە بەنزیخانەکانی بکەیت لە هەج بەنزیخانەیە تێکا بۆ خۆی سەیرەکەی مەکینەکەی هەڵەسێت و کاولیەکات بە دوای ئەوە گەڕێن ئەو فێڵ داکات کون بە کون شەویش ناڵن ئیسلاحەتکە خەڵکە چێ بە دوای و لەوی ئەکرێ هەر تەنکەریشە لە عەرزێکی وشکات دایناوە لە کۆڵانێکی پشتەوە چۆڵەیە لای ماڵی خۆیانەوە لەبەرەوەی ڕاستە خەڵک هەموو ڕاکا بە دوای کاکە تۆ ڕاست بە شەیتان هەڵە نەخەڵەتێنێ لە مەعامەلەیە سەر تۆیەک خوو بە شوێنکەوتووی ڕەسوڵ الله زانی صلی الله علیه وسلم ئەو ڕاستیە سمعەت دەیاتێ لە دنیا حورمەت دەیاتێ لە دنیا ناو دەیاتێ لە دنیایە لە قیامەتیشا لای خوا ڕووسورە بیت کاکە ڕزقی حەڵاڵ ئەوە زەحمەت نییە کە شەیتان ئێمەی تۆقانووە لە ملێ بن کاکە مێڵە دینای حرام بێتە ماڵەکەتەوە بەخوا چی خوا بۆی نووسی هەرەوە دێتە ڕێگە و ئەگەر بەلۆریش پایکەی حرامە بێ هەر هەمووی بەی بە سبەینە زەلامێ بکەی بە ژێر و بێ بە خوێنی ئەو سبەینێ بێ بە قەتڵێک و دێتە مرە سبەینە تووشی سەرەتانێکی خۆت و کەس و کار دەبێ هەمووی لە عیلاجی وایە دانەی کاکە خێری لێ نابینی لە حرام حرام با بەرچاوتان کێر نەکە بە دوای حەڵاڵە بگەڕن پرسیار کەن نایزانی بپرسە ئەچی سیارێکە کڕی 50 تەلەفۆنەکەی 6 ڕەفیق ئەمیانم بەدڵ نییە بەخوا نەوەکو ئەمەشیان باش لی نەزانێ ئەوی تریان نەوەکو وەرەقەیەک خەڵیان خەڵەتان بی
ئەها بۆ دنیا چەند زیتوریای کەچی بۆ دیرە کوردی مەلایەک فتوای دا ڕۆژێ گوتی قیچێکەوەش بێ بەو شێوەش کورد ناڵێ ئەڵێ ئاواشکی سو نییە ئاواشکی قەی ناکەەوە بەرتی نییە ئاواشکی نازانم چی نییە مەلایەک گوتی خۆشی نازای مەلاکە کێ بوو ئەی بۆ دینەکە داوای وڵی پێغەمبەر صلی الله علیه و سلم بەحەد بە هەڕەشە هەڕەشە لەو جۆرە کەساناکە ئەڵێ خوای گەورە ڕقی لە هەموو کەسێکە کە بۆ دنیای زیتوریایە بۆ دینەکەی پاتاڵە خەڵکانێکمانێ بۆ دنیا زیتوریا کەس ناتوانێت 50 فلس هەڵی خەڵەتێنێ کەچی بۆ دینەکەی پاتاڵێکە نە لە حرامە گەڕێتەوە نەت حەڵاڵ و حرام لێک جیاکاتەوە مشکلەی نییە لە شتێکە گوڵە جوانەکانم واللهی دینی ئیسلام بە پاکی بە صدق بە ڕازگۆیی بەڕاستی خەڵکەکەی بڵاو بۆتەوە نەک بە قسە و بەدەمیان سەحابەی پێغەمبەر صلی الله علیه و سلم هەموو نەخوێنەوار بوون هیچی دوو کتێبی نەخوێن بۆ خوێنەوارترینیانەوە بوو تازە فێر بوو قەڵەمێ بخات لەسەرین دوو ئاەتی قورئان بنووسێتەوە حەزیە کرد فێر بێت کتێب هەر نەبوو لە ناویانە نەهاتون فەلسەفە لێدەن و خەڵک بە بەڵگەی عەرز و عاسمان قەناعەت پێ بکەن نەخێر بەس ئەخلاقی جوانیان ڕەفتاری جوانیان لە ملی هەچ کامێکیانە باید دینارێکی غەدر لێکی کە ناکرد پێغەمبەر صلی الله علیه و سلم وای فێر کرد ڕۆژێ لە بازار پێغەمبەر صلی الله علیه و سلم یەکێکی دانا یەکێکی بینی کاڵایەکی فرۆشت گەرمیە فرۆشت سەیری کرد گەرمێکی جوان دانراوە پێغەمبەر صلی الله علیه و سلم تۆزێ دەستی تێ کرد بۆنەوە سەی کردی ئەو دی تەڕە شێڵێناوە تێوە چییە یا رسول الله ئەو دوێنێ شۆ تۆزێ باران باریوە ئەو یای بەریکەوتووە یای بەریکەوتووە بۆ نایخیتە پێشەوە بوو ئێوەش دیار بێ خەڵکەوە بینێ لە پێشەوە ئەم جوانە ببینێ و لە دواشەوە چیت ئەوە داناوەی بۆ تێکەی لە خوا ناترسیت پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەوە فێری کردوون لە برۆ برا جوانەکان گەنجن عمر لە پێشتانەوەیە کاسپیەکەن ئەڵڵا یارمەتیتان بە دانیشە لە خوای خۆ پارێرەوە پەنا بە ئەڵڵا بنێ وڵڵا خوای حەڵاڵم بیتێ و لە حرام بپارێزی خوای خۆم تەسلیم بە تۆ ئەەکەم خوای من نیەتەکەم ڕزقی حەڵاڵە کاسبی حەڵاڵە ئەمێ بە حەڵاڵ ماڵ و منداڵم پێیاکەم خوای بمپارێزی بپرسە شتەکان وردکەرەوە شەیتان چرپۆ بۆ نەکاو هەڵێ نەخەڵەتێنێ سوێنگ ئەو زمانە و لورکە کە فێری سوێن خواردن بۆ بەدرۆ ئەمە وایە لەسەر ڕاستیش سوێنگ مەخۆ فرۆشتنی کاڵایگەوە ناخوا سوێنگ و ئەڵڵای بۆ بخۆی لەسەرەوە خوا وەکیل خوا کەفیل خوا شایەت خوا بەسەرەوە ئاگای کاکە لە خوا پرسە وەرەقەیەک 100,000 دینارێک لە دنیا وێنێ ئەم هەموو جارە خوا بکەی بە کەفیل و بە وەکیل و بە شایەت بەسەر خۆتۆ نەکبەت جارە واژ نەبێت ئەی لە سمێنێ لە ڕووی خوایەتی بۆ کوێ لەبەرەوە گوڵە جوانەکانم ئێوە ببن بە سەربەش باو خەڵکە لێوە فێر بێت ببە بەو دوکانارەی کە خەڵک ڕیزی بۆ گرتوانێ ئەو لا کەس ناچێت بۆ لایەن با خەڵک فێری سەرڕاستی بێ تۆ ببە بەو سەربەشقە بەو نمونەیە بەخوا خوا ڕزقی باشتریش دەیاتێ و خەڵکیش باشتر لە دەورە کۆ بێتەوە نە لە دنیا زەرەرەکەیت نە لە قیامەتیشە خوای گەورە سەربەرزی دنیا و قیامەتاکە و پێوتت زۆر نامێ وتارەکە ئینکەمەوە بەس ئەمە بووکە حەزم کرد ئاگا لەو بینایە کە دروست کردووە بەس ئەچی تەرکیزەکەیتە سەر یەک خاڵ ئاگا لێنێ لەو لاو شەبەقێ لە خانوەکە و بۆ لافاوێتە ناوەتیایە وار خانوەکە دڕوخا ئەگەر لە بناکەکەی بێ ئیمان کە جبریل هاو پرسیاری لە پێغەمبەر کە صلی الله علیه و سلم لە شێوەی ئینسانێکە هات و سەلامی کرد و هەردوو ئەژنۆیە بە ئەژنۆی پێغەمبەر صلی الله علیه و سلم کە حەدیث صحیح لە بوخاری بۆمانە گێڕێتەوە پرسیاری لێ کرد ئەی محەممەد ئەخبرنی مەل ئیسلام پێم بڵێ ئیسلام چییە پێم بڵێ ئیمان چییە دوایی پێی فەرمووتی چی وتی پێم بڵێ ئیحسان چییە چاکەکردن چییە چاکە چییە جبریل بە پێغەمبەری صلی الله علیه و سلم چی بفەرمێ پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی أن تعبد الله كأنك تراه فإن لم تكن تراه فإنه يراك فەرمووی چاکەکاری ئەوەیە بە نەوعی عیبادەتی خوا بکەی وەکوی هەموو دەکەزانی خوا چاوی لێتە ئەگەر تۆ ئەو نابینی خوا چاکەکارانی خۆشەوێ چاکەکاری ئەوەیە تۆ عیبادەت وا بکەی ئیشی خۆت وا بکەی کە هەموو دەکەزانی خوا چاوی لێتە تو خوا بزانی خوا چاوی لێ 50 گرام فێڵەکەیت زانی خوا چاوی لێتەوە ڕقیبە بەسەرتەوە سوێنگ بەخوا بە درۆخی لە کاسبێکەکەتا لە مەعامەلەکەتا پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ المتبايعان بالخيار كريار وفروشتن ئارەزووی خۆیانە ئەمان بە اختیاری خۆیتیەوە بە اختیاری خۆی تا لێک جیابنەوە بەڵام دەستی خوایان لەگەڵایە حتا ئەو دقەیەی کە فێڵ لە یەک نەکەن لەگەڵ فێڵیان لێ کرد خوا لە مەسەلەکە چێتە دەرەوە فێڵ لە یەک مەکەن ئەو بازارە بۆ بە قۆڵبڕین بۆ بە جەردەیەتی وای لاتۆ ناوی حاجی سوک بووە ناوی مەلا سوک بووە ناوی پیاوی ئاینی و باخوازەکان سوک بووە سەیرەکەی فڵانە حاجی وەڵاوە ئیفلاسی کرد
سەیرەکەی خەریکی ئیشی سوو بووە فڵانە کەس ئاوای لێ هات ئەو وای لێ هات ئەو پارەی ئەوی خوا بیکەن بە خاتری خوا ئەم لە عومرەیە بووم کۆمەڵی گەنجی زۆرم لە دەور بوو هەمووی پرسیاری کۆمەڵی پارە و معاملاتی بازارە کردو کاکەمە ئێوانە هەمووی سووە بەس پێم بڵێن ئەم پرسیارانە بۆ کێ ئەکەن جان وەڵام مامۆستا خۆمان هەموو لە بازاری دۆلارەکەی ئێمە من نەمزانی نەمەناسی تم بەم شێوەی معاملا کەوتیان وەڵام مامۆستا گیان ئێوتم ئەی بۆ هاتون بۆ عومرە ئەمە حاڵتانە بەم پارەی هاتون عومرە بکەن باشترینیان کوڕێ بە وتی مامۆستا گیان وەڵاهی من نە بە سوو ئەیدەم نە سوو وەرەگرم بەس ئەینووسم وتم بە قوربانم پێغەمبەر صلی الله علیه و سلم لعنەتی لە 5 کەس کردووە بەسووە ئەوەی کە ئەیدا ئەوەی کە وەریەگرێ شایەتەکە کەفیلەکە نووسەرەکە وەکو یەک وایە وازانی کە نووسی تۆ گوناحبار نابی خوا لە قورئانە فەرمووە تعاونوا على البر والتقوى ولا تعاونوا على الإثم والعدوان بۆ چاکەکاری هاوکاری یەکتر بن ئەو کوڕی لێرەکانەوە کەسی خۆم و دۆستی خۆمە لێرە دانیشتووە لە جێگەیەک ئیشێک وتی مامۆستا وتم وازن لێنا لایف حاجی فڵان دامنایی بوتی مامۆستا سەیرەکەم شتی کۆنیانە نایان کرد تورەکەی تازەوە دەبەرەوە هەر لە مەشان بەشدارێکی خۆ تۆی تۆ نییە بەس لێ کرێکارێکی شتی کۆن بێنی بگەیتە تورەکەی تازەوە بە خەڵکی فرۆشتەوە تۆش بەشداری لەو گوناحەیە بیکە شەیتان هەڵە نەخەڵەتێن بە قوربان تۆش وەکو ئەو گوناحباری هاوکار بووی لەسەر تاوان و لەسەر کاری حرام بگەڕێنەوە بۆ لای خوا دایمی خوار ئەڵڵا ڕەقیبە بەسەرتەوە لێی بترسە چونکە ئەمە گوناحێک نییە علاقەی بینی خۆت و خوش بێ کە چووی تاو لا بڵێ ئەستەغفر الله کابرا هەو بە سوفیانی سەبری وتی قوربان ئێوە ناڵێ هەچ کەسێک جا بڵێ سبحان الله و بحەمدی خوا دەخێری بۆ نووسێ دە گوناحی لێ کاتەوە وتی بەوە حەدیثە وتی دەی کاکە من 30,000 درهم سبحان الله و بحەمدی خوای سڕێتەوە وتی ناڵە تان پارەکەی نەیتۆ خوا بۆ نانووسێ تۆ حەقی ئەو لایە تاک پارەی ئەو نەیتۆ خوا ذکر عیبادەتەکەش لێ قبوڵ ناکە حرام لە ناوسکا بێ پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ کابرا بینی هەموو گیانی تەپ و تۆزە سەری قژی بژ بۆتەوە فریا ناکەوێت قژی خۆی دانێ فریا ناکەوێت دەمو چاو شوێنێ هەر خەریکی تەلەفۆنەکەیەتی ئەوگە دۆلار تەحویلی ئەو کەن کورە بازار بەرز بۆ ئادێ ئەو بنێرن بۆ ئادێ ئەمە وا لێ بکەن ئاگەی لە ماڵ نەماوە ئاگەی لە مناڵ نەماوە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ کە لێشی قەومیە ئەڵڵا 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 ئەڵێ خوا بۆ جوابم ناتەوە ئەڵێ خوا جوابی چی باتەوە پارۆکەی خوا حرامە ئاوەکەی خوا تۆ حرامە جلەکەی بەری لە بە حرام کڕاوە فەرشەکەی لەسەری دانیشتۆ بە حرام کڕاوە ئاخر فەئەنە یوستەجاب لەو خوا چۆن جوابی بباتەوە حەڵال بخۆ حەڵال کە بە قورگی ماڵ و مناڵتە بەخوا دوعاشی گیرایە خواش لێ ڕازیە ڕەحمەتی ژەکەوێتە ماڵەکەەوە نانە ڕەخێ بە حەڵاڵی خۆی لە 1000 گۆشت و برنج باشترەکە بە حرامی بێت خوای گەورە ئێمە ئەوەش پارێزێت ئەقول قولي هذا واستغفر الله لي ولكم داواکارم لە ذاتی ئەڵڵا لە گوناحی ئێمە ئێوەش خۆش بێ بە چاوڕۆشتمان کە و هیدایەتی هەمومان بە دڵەکانمان پڕ نور کە تەقوا و لە خوا ترسانێکی وا بخاتە دڵمانەوە کە لە حراممان گێڕێتەوە کە بە بەهەشتمان شاد بکات کە ڕۆشتینەوە بەردەمی خوا ڕووزەر نەبین و ڕووسوری دیواری پەروەردگار بین کەسانێک داوای دوعای خێریان کردووە هەیانە سێحر و جادووی لێکراوە هەیانە نەخۆشی هەیە هەیانە کێشی گورفتی هەیە داواکارین لە ذاتی ئەڵڵا هەچ کەسێ داواکاریکی حەقی هەیە ئەڵڵا بۆی جێبەجێ بکات بەناو ئومێدی دەستی نەگەڕێتەوە خوای گەورە لە ئێمە وەش خۆش بێ وصلى الله وبارك على النبي محمد وعلى آله وصحبه أجمعين والسلام عليكم ورحمة الله وبركاته